باوی ڕزگار خوێندکاری کۆلێژی دەرمانسازی بەشداریم کردووە لە خوری ئینگلیزی لە لوتکەی زانست لە کۆیە. خۆشحاڵم کە بوویتمە یەکێک لە یەکەمەکان و هیوادارم ئافرەتان بتوانن زیاتر فێرە بە خۆیان بدەن بە تایبەتی زمانی ئینگلیزی کە بۆ ئێمە گرینگە لە بۆ بەدەستێنانی ئیش. بە تایبەتی بۆ ئافرەتان گرینگە هاوینە کاتەکەی خۆیان بە فیڕۆ نەدەن جا هەر خولەکبی بەشداری تێدا بکەن و ئیسفادەی لێ وەرگرن. سڵاو، من دڵوەر ئەحمەد لە پەیمانگای لوتکەی زانستەوە وەکو مامۆستایەک ساڵانە بە بەردەوامی خول دەکەینەوە. خولی هاوینە و زستانەمان هەیە. لە هاوینادا خولی زمانی ئینگلیزی دەکەینەوە بۆ خوێندکارە ئازیزەکان، بۆ هەموو قۆناغەکان، بۆ هەموو تەمەنەکان. هەروەها خولی ناوپۆل دەکەینەوە بۆ ئەو خوێندکارانەی کە لە قوتابخانە ئاستیان لاوازە یاخود ئاستیان باشە و دەیانەوێت باشتر بن. داوا لە دایک و باوکان دەکەین بۆ ئەوەی کە منداڵەکانیان زیاتر ئاشنا بن بە دەرس و وانەکان بەخ پێشچوون. و خولی زمانمان هەیە بۆ فێربوونی زمانی ئینگلیزی لە ماوەی 3 مانگ بە گرنگی بە سەرپەرشتی مامۆستای شارەزا و لێهاتوو. وەکو ئەو ساڵیش وەکو هەموو ساڵەکانی تر خولی زێمان کردەوە لە زمانی ئینگلیزیدا کە ئەو ساڵ جیاواز لە ساڵەکانی کە و جیاواز لە هەموو پەیمانگایەکانی کۆیە خەڵاتماندانا بۆ خوێندکارە یەکەم و دووەم و سێمەکەیان وەکو پاڵپشتیەک بۆ زیاتر خوێندکاران و بەشداریکردن و زیاتر هەوڵدان بۆ فێربوون. ئەوەش چۆن بوو کەوامان کرد ئۆفەرێکماندایە خوێندکارەکان کە هەر خوێندکارێک لە مەنهەجەکە ئیمتیحانی پێدەکەین لە ئیمتیحانەکان یەکەم و دووەم و سێم بن. یەکەمەکەمان بە بڕی ملیۆنێک خەڵات کرا، دووەمەکەمان بە بڕی 500,000 خەڵات کرا و سێمەکەشمان بە بڕی 250,000 خەڵات کرا. خۆشحاڵیەوە لە خولەکانمادا ڕێژەی ئافرەتانمان زیاترە لە پیاوان و ئەو خولانە وەکو مامۆستایەکانشمان هەر زۆربەی ئافرەتن و بۆ ئافرەتان و بۆ کچان زۆر زۆرونە کە تێکەڵ بە کۆمەڵگا بە زمان بە فێربوون بۆی کە خۆیان بەرەو پێش بەرن لە ڕووی ڕۆشنبیری و لە ڕووی زمانەوە. بۆ خۆشحاڵیشەوە پەیمانگاکەمان جێگەی زۆر مامۆستای ئافرەت و خوێندکاری ئافرەتی گرتوتەوە بە خۆشحاڵیەوە. زۆر گرینگە بۆ ئافرەتان کە بێن بەشداری لەو خولانە بکەن جگەی لەوەی کە تێکەڵ بە کۆمەڵگا دەبن و ئاسی ڕۆشنبیریان بەرز دەبێتەوە دەتوان هەلی کار بۆ خۆیان بڕەخسێنن، فێر زمانێکی تر بن و ببن بە کەسێکی تر. My name is Swadhasri. I am 9 years old. Before I come to the institute, I don't understand in English. I want to know English language, but I can't. Now I'm in Top Science Institute. I understand English. النوم جالس فيها تمنى صلاة. لا في مجال كذا بس يمدرسون. دعوتك خالصة بين لك وبذلك. No, no, no,